بینەرن خوشتەوی ئەف دەمەوە سڵاف وەبن. ئەس نەزیر کادانی دیگەل وەدامە بۆ پێشکەشکردنا خەلەکە کادیژ بەرنامەوە بەرنامەی کوردی. وێ جارێژی دیگەل مژارەکە دڵتەزین بین کە پەیوەستە ئەبگەلێ کوردڤە. هەر گەل و نەتەوەکێ هێوی و ئومێد هەنە ji بۆ پاشەڕوژەکە گەش. باشترین ئامراس ji بۆ گەهشتنا وێ پاشەڕوژا گەش دەولەتبوون و سەربخۆبوونە. gelê Kurd jî êke şwan netewên xwedan dîrok û keltûr û rêbas. Hêvî û umêdên mezin hene ji bo wê paşeroja çaverêkirî. Belê mixabin zorbey dewletên cîhanê. Iş çep û rast, iş musilman û nemusilmana kokin il ser dijatîkirdina gelê Kurd. Bûye gelê me ebdirêjahiya dîrokê roberûyê çendîn cînosayt û kawilkariya biye. Her car epnavekê û dirûşmekê û biyanûyekê. Êk şwan tawanên herî mezin hember gelê Kurd hatiye encamdan, tawanek biye epnavê soretekê soretê Qur'ana pîrûz hatiye encamdan, ew jî epnavê enfal. Bûye vê carê mijara xeleka me dê dûr vî babetê hebîtin digel zorberez Mamosta Abdurrahman Sadiq. Navê xop navê we xêratneka gerim Cenabê Seyidayê dikin zor bixêr bê Mamosta. Mamosta me divêt bizanîn dûr vê rîdana diltezîn ya dîrokî hatiye rîdan ser gelê Kurd me divêt bizanîn çûn manay enfal gûrawe. ڕاستە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە درێژایی مێژوو ساڵانێکی زۆر ئەتوانی بڵێ ئەم یادە ینی بەش بە حاڵی خۆم بۆ ئەوەی بەشدار بم لە بەزند و ڕاگررتنی و نەهێڵم ئەم باسی ئەنفالە و پرۆسی ئەنفالە بە بێدەنگی بڕوە لە هەژدەی چواری 1995 لە هەولێر لە هۆڵی میدیا بۆ یەکەم جار باسی ئەوم کرد ئەنفال لە ڕوانگەی ئیسلامەوە. جامەستم لەو کاتەوە 23 ساڵ لەمەوە بەرهەتا ئێستا بە ئێستاشەوە هەموو ساڵێک ئەبێ ئەو یادە من هەربی کەمەوە بۆ لەبەر ئەوەی لە ڕاستیدا ئەوانی کە نەیاری کوردن ئەوانی کە دوژمنی کوردن زۆر بێویژدانن زۆر بێڕەحمن هەندێک جار ئەتوانی بڵێ زۆر کەم دینیشن هەندێکیشان زۆر بێدینیشن بۆ چونکە بەڕاستی جوانتر نییە لە وشەکانی خوددا جوانتر نییە لە وشەکانی خوددا بەڵام وشەکانی خوددا ئەوە ناشرین دەکەن تۆ بڕوانە ینی ئەنفال چییە وشەیەکە ئەنفال ناوی سوورەتێکە لە قورئان ئەنفال ینی چی یعنی کۆی وشەی نەفل ینی ئەنفال جەمعە مفرەدەکەی و تاکەکەی نەفلە نەفل ینی چی نەفل ینی زیادە ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا کەواتە ئەو 4 ڕکعاتە نوێژی بۆ نیوە ڕۆدەیەکی فەرزە 2 ڕکعات لە پشتی لە دوای دەکەی پیاڵەن سنەت پێی دەگوترێ نافیلە باشە یعنی کەواتە خوا سوبحانه وتعالى کە سوورەتێکی نار بە ناوی ئەنفال مەبەستێکی بوو ئەمەی کە ئەم کەم دین و بێویژدانانە کردیان ئەم بێدینانە کردیان لە ڕاستیدا ینی پێچەوانی ئەو وشەیە و پێچەوانی سوورەتەکە بەڵام ئاەتەکە لە سیاقی شەرکردن نەهات وایە کەواتە ئاەتێک کە دێت وەکو چۆن دەڵێ لە سیاق و لە چوارچێوەی سوورەتێکدا چ دەڵێ يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول هەر شتێک لە قورئاندا فەرمووی لله والرسول للهکەی یعنی بەهاکانە قیەمەکانە شتە جوانەکانە کە خوددا داوای کردووە للرسولیش ئەوەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر پیادەی دەکا بە مصطلحی ئێستا یعنی چی بە مصطلحی ئێستا و بەزاراوی ئێستا لله والرسول یعنی ئەو شتە هی دەوڵەتە یعنی مڵکی گشتی بەڵام خوا و ڕسوول چ پێویستی بە ئەنفال هەیە مامۆستا لێرە ئەوەی قسەکە مەبەستم تۆگە لە قورئاندا وشەی هەر شتێک دیوتی لله والرسول قورئان بۆ هەموو زەمان و مەکانێک نییە ئێستا من و تۆ دەخوێنین لله والرسول خوا چۆن دەگەی پێی بڵێ ها ئەوە بەشی تۆیە پێغەمبەر وەفاتی کردو چۆن دەگەی بڵێ ئەوە لەبەرەوە تەفسیری ئەمە معنای چییە هەر شوێنێکی قورئان فەرمووی لله والرسول یعنی بۆ مڵکی گشتیە یعنی بۆ بەشەریەت یعنی چۆن یعنی ئەو شتە ئەنفال یعنی چی یعنی ئەو پاشماوەیەی کەوا لە شەڕدا کەوتووە چونکە ئەوان موسڵمانەکان لە بەدرا بوون و یەکەم شەڕیان بووە کە پاشماوەیەک لەوێ کەوتووە پاشماوەکان چی ئەشیاەکە لەوێ کەوتووە ئەمە شایە چی لێ بکەن خوا پێیان دەڵێ لله والرسول لله والرسول یعنی چی یعنی ئەمە مڵکی گشتیە لەبەرەوە بە تەسەلسولی زەمەنی ماوەیەک تا تێگەن تا ئەگاتە سەردەمی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ ئەڵێ ئەمە ینی چی ئەڵێ بێ دیوانێک دروستکەین یعنی وەزارەتێک بە بەزاراوی ئێستا ناوی دیوانی جوند بێ یعنی وەزارەتی بەرگری ئەو کاتە تاجی کیسراش بێ و نازام چی بێ هەمووی دەبێ بهێننەوە بۆ ئەوێ بۆیە خوا فەرمووی
ومن يغلل يأتي بما غل به يوم القيامة. نابێ لە بەرەکانی جەنگا شتان دەستکەوت بیبەنەوە بۆ خۆتان، ئەبێ بیدەنەوە بە وەزارەت، بیدەنەوە بە وەزارەتی پێشمەرگە، بیدەنەوە بە وەزارەتی بەرگری. ئەمە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ ئاوە تەرتیبی کرد. ئەمە خوا فەرمی واعلموا أنما غنمتم من شيء شيء يعني بە کوردی يعني شت، يعني شت. بەڵام ئەم چۆن دەڵێ يعني دوژمنانی دینە هاتن دینەکەیان ناشرین کرد، وشەکەشیان ناشرین کرد، سوورەتەکەشیان ناشرین کرد، هێنایان کردیانە ڕفاندنی ژن. مەبەستە دژمنی دین مسلمان خۆ بخۆنە یان کەسێکی دەرەوەی مەبەستم ڕژێمە، مەبەستم ڕژێمی بەعسە. ڕژێمی بەعس لە نەتیجە ڕژێمی بەعس مسلمان بوو مام. ئەزانم بەس خۆمە ئەزانی مسلمان چییە؟ ناوەکەی مسلمانە، وانە داعشش ناوی مسلمان بوو، بەڵێ ڕژێمی بەعسیش ناوی مسلمان بوو، ئەو بە ناوی دینەوە و خەڵکێکی تر بە سوورەتی فەتح و خەڵکێکی تر بە سوورەتی ئەوە. مسلمان بوونی ئەمانە ئێمە هەر دەزانین شایەتمانی هێناوە مسلمانە، بخۆمە چی ئەزانێ زاهری باتینی خەڵک چۆنە. بەڵێ بەس ئێمە ئەوەمان زانیوە بە درێژایی مێژوو ڕژێمە یەک لە دوای یەکەکان لە هەر چوار پارچەی کوردستاندا دێنە سەری دینیان ئیستیغلال کردووە بۆ لێدانی کورد. بەڵێ ئەمە بەڕاستی تاوانێکی یەکجار گەورەیە، مەگەر هەر خوددا لە دنیا ڕسوایان کە لە قیامەتیشا خۆی سزایان بدا بەو سزایی کە خوددا دەزانێ مستحقی ئەوانێ. بۆ یعنی تۆ بڕوانە ئەمانە شتێکی جوانەکەن بابینە سەر ڕژێمی باس. خەستەخانەیەکی لە دوهۆک هەتانە ئازادی، بەڵێ ئەوە ناوی مستەشفا سەدام. ڕاست خەستەخانەیە ئیشی جوانە، دەبێ ناوی بنێ سەدام بۆی ئیشەکە بۆ خۆی بێ. لە هەولێر هەیە پێڵێن ڕزگاری ئێستا، هەر ناوی سەدام بوو، وانە لە کەرکووکیش هەیە پێ دەڵێن ئازادی ئێستا. بەڵام ئەوەی کەرکووک و ئەوەی هەولێر و ئەوەی دوهۆک هەرسێکی ناوی مستەشفا سەدام بوو. دەبینی باش لە زمانی مەلیکی گوتیان نەهرێکی سێم ڕووبارێکی سێم لە بینی دجلە و فرات بۆ شوشتنەوەی ئەو خوێ و ئاوە و ڕووبارێکی تر دروستەکەین، ناوی النهر الثالث بوو. مەشروعەکە سەدام بردی خۆی جێبەجێ کرد، ناوی نهر القائد. باشە عەبدولکەریم قاسم هات خەڵکی لە باشووری عێراقەوە هێنا لە بەغدا شارێکی بۆ دروستکردن ناوینا مەدینەت الثەورە، ثەورەی چواردەی تەمووز. باشە شتێکی زۆر خراپ نەبوو. سەدام حوسێن هات ناوەکەی گۆڕی کردی بە مەدینەت سەدام. ئەمە هەموو چییە؟ ئەو شتانێک کە باشە و جوانە و ئیعمارە و شتە و بە ناوی خۆی دەکە، خۆی بە ناوی خۆی دەکە. یعنی بۆ نمونە کیمیابارانی هەڵەبجە لە 1688 بەشێکە لە پرۆسەی ئەنفال. چکە پرۆسەی ئەنفال گەنجەکان ڕەنگە نەزانن پرۆسەیە کە سەربازی لە شوباتی 88ەوە دەستی پێ کرد، لە مانگی ئەیلول لە بادینان لە 88 کۆتایی پێهات. پرۆسەیەکی درێژە. 16ی سێ لە ناوەڕاستەکەیەتی کە کیمیابارانی هەڵەبجێ. کیمیابارانی هەڵەبجە ناوەنی ئەنفال. یعنی بۆ ئەوەی بە ئێمە بڵێ ئەوە دینەکەتانە و ئەوە سوورەتەکەی قورئانەکەتانە و من بەو سوورەتە وام لێ کردوون. عزت دووری ئەڵێن ماوە هێشتا نازانم دەنگی هەیە، لە هەلیکۆپتەر دابەزی لە تەلەڤیزیۆنی عێراق پیشانیدا لە ئەرزێکی چۆڵ گوتی ئەم شوێنە ئاوەدان دەکەینەوە خەڵکی هەڵەبجە بێن بۆ ئێرە ناویان نا سەدامیەت حەلەبجە. ئاوەدانکردنەوەکە سەدامیەت حەلەبجە. ئێستا چی پێ دەڵێن خۆمان؟ هەڵەبجەی تازە. هەڵەبجەی تازە ناویان نا سەدامیەت حەلەبجە. ئەمە ئیعمارە. یعنی مەبەستم چییە؟ لە شتە جوانەکان و لە شتە ناشرینەکان. ساڕوخێک بە ئێرانەوە دەنێ ناوینێ ئەلحوسەین، بەعکسی ئەوان دەڵێ ئەوە حوسەینەکەی خۆتانە لێتان دەدا. مەوداکەی زیاد دەکا پێی دەڵێ ساڕوخ العەباس، ئەوجا خراپتر ئەگەر لێ. ئەنجا لێرە هەموو ئەم ناو نیشانانە مەسەلەن سێرەکەی گەڕەکێک لە هەولێر ناوی نابوو حەی سەدام، ئێستا ناوی کوردستانە. گەڕەکێک لێرە ناوی نابوو سەبع نیسان، وانە گەڕەکێک حەی عەسکەری کە شوێنێک دروست دەکا ئەمانە بە ناوەخۆشەکانی خۆی ناوی دەنێت تا بڵێ من ئیعمارم کردووە. خەڵکی کوردی لە ئەنفالە گرت بردیانی لە مەعەسکەرێک هەمووی کۆ کردەوە، ناوی نا مەعەسکەر خالید بن الوەلید. دەبینی ناوی ئەو قەزای دیانەی گۆڕی ناوی نابوو قەضا الصدیق و نابوو ناشرینکردی ناوی ئەبوو بەکری صدیق. منەظەمەیەکی ئەمنی لە هەولێردا نابوو ناوی نابوو منەظەمەت الفاروق. ئەمنی خەڵک دەگرێ بە ناوی عومەری کوڕی خەتاب ناوی داوە. مەبەستم چ بوو؟ هەموو ئەمانە لە ڕاستیدا پێت دەڵێ ئەم ڕژێمە فەلسەفەیەکی هەبووە بۆ جوانکردنی خۆی لە شتە جوانەکاندا بە ناوی سەدام، شتێکی تریش بۆ ناشرینکردنی دین بۆ چۆن دەڵێ بە ناوە دینەکە. نمونێتر پێ بڵێم ئەم ڕژێمە تۆندڕەوە شۆڤێنیە عەرەبیانە کە شەڕی یەکتر دەکەن دین بەکار ناهێنن، وەک بڵێ دینی خۆمانە هی عەرەبە و شەڕی دین ناکەین. نمونەیەک پێ بڵێم فارس فارسە و عەرەب عەرەبەوانە کە سەدام شەڕی فارس دەکا شەڕەکە ناو دەنێ قادسیە، بردی بۆ ڕەهەندی دینی کە ئەنەهو ئێوە فرسی مەجووسن ئێمەش عەرەبی موسڵمانی.
لەگەڵ کورد شەرتەکە ناوی دەنێ ئەنفال کە ئەنەهو ئێمە مسلمانی تەواو عیار 24 ئێوەش کافر لەگەڵ کوێت شەرتەکە ناوی دەنێ چی ئوم المعارک ناوێکی نەدینیە سعودی ئێستا شەڕی یەمەن دەکا عەرب چ دەڵێ عاصفة الحزم ناوێکی نەدینیە کەواتە هەموو ئەمە لە ڕاستیدا بە ئێمە دەڵێ ئەمانە دێن دەستکاری دین دەکەن دینی خوددا تەشویه دەکەن ناشرینی دەکەن بۆ گەیشتن بە ئامانجەکان ئەوە بوچون و تحلیلەکە کە بڵێن بۆ ئەوەیە کە دین ناشری بکەن بەڵام بوچون و تحلیلێکی تریش هەیە کە خودی دین پاڵدەرەکە بوو ئەم چەندە کە بڵێن کورد قەومەکە نەموسلمانە ئەنجا سەماشاکە ئەمە دلیلە لەسەر ئەوەی کەوا ینی ئەم حاڵەتە ئەم تێگەیشتە تەنها و تەنها لەگەڵ کورد دەکرێت لێرە دەزانی کورد دوژمنی زۆرە دێمە سەریکە بڕوام وانە کورد برای دینی هەبێ بۆچی چونکە ئەو هەموو دەبینی بەم شێوازە اینجاوە بە تەفسیل باسی بکەین یعنی مەبەستم ئەوەیە کاتێک کە یعنی عەرب شەڕی عەرب دەکا عێراق لەگەڵ سووریا شەڕی کردو عێراق لەگەڵ کوێت شەڕی کردو عێراق لەگەڵ سعودیە شەڕی کردووە هیچ ئەم دینە ئەگەر خودی دینەکە بێ مەفروزە تەوزیفیکەن لە دژی یەکتر وانە لە بەرامبەر یەکتر باسی دین ناکەن بەس لەگەڵ غەیری عەرب ئەم باسە دەکەن تۆ بڕوانە تورکیا شەڕی هەیە لەگەڵ قوبڕس تورکیا لە ساڵی 1970 نیوەی قوبڕوسی داگیر کردووە ئێستش بە نیوەکەی سەرەوە دەڵێن قوبڕسی تورکی بەوەی خوارەوە دەڵێن قوبڕسی یۆنانی باسی دینیان نەکرد وانە دێ بۆ عەفرینێکی بشکۆڵە لە سوورەتی فەتح دەبینی ئەمە زۆر گرنگە بە درێژایی بەرنامەکە دەبێت لەسەری بۆستین بۆچی بە ناوی دین شەڕی کوردە ئەوە هەموو دەرەنجامی ئەوەیە کە نەزەری ئەوان بۆ ئێمە کە گەلی کورد گەلێکی نەموسلمانە یعنی حتا نەک نەموسڵمانی یعنی ڕەنگە دێنە سەری پێیان وایە کورد نە بەشەریش بەشەریش نی ئەو مامۆستا لەسەر قسەکانی جەنابەت ڕاوسەرنجی هاوڵاتیانیشمان وەرگتە لە شەڕۆچکەکانی کوردستان با پێکەوە بینەر بین بفەرمونون ڕاستێ ئەنفال تشتێکی گەلێکی نەیخۆشە ئەنفالی قورئانی داهاتی دژی کافرا بکەن نە دژی بسلمانە یعنی سەدام حسێن ئەنفال ڕاکردن دژی مە کوردام کورد بسلمانن یعنی ئاکار نە بسلمانجی هەر مواطنێت بێ دەولەتێنە هیوادارم ئەو مەینەتێک کە بەسەریان هات دووبارە نەبێتەوە و بەردەوام بن لە ژیان و داواش لە حکومەتی هەرێم دەکەم ئەوەی کە بکرێ هاوکاریان بکات و کوردیش پێویستە لەناو خۆیدا یەکگرتوویە بۆ ئەوەی ئەو کارە ساتە کێزەوەنەی کە ڕژێمەیەک لە دوایەکانی عێراق بەسەر کوردیان هێنا دووبارە نەبێتەوە پێویستە یەکێک لە پەیامە گرنگەکانی سەرجەم لایەنە سیاسەکان تەشکیز خستنە سەر مەسەلەی ئەنفالە کە ئێستا وەکوتم لە یادی 30 ساڵەی بۆەوەی بتوانرێ پەیامی لایەنە سیاسەکان و پەیامی کورد بۆ حکوومەتی داهاتووی عێراق پەیامیشی ڕوون و مەبەزدار بێ بۆی بتوانێت حکوومەتی عێراقی ناچار بۆ کرێکە بە شێوەیەکی ڕەسمی و کرداریانەتر هەوڵ بدا بۆەوەی مەسەلەی ئەنفال لەسەر ئاستی عێراق بە تایبەتی بە جینۆساید بناسێنرێ سەدوەیەک کۆریسای سەرێما هۆتین وەف دەولەتت مەسەن چۆوەتخۆ قەپۆتکەن گوێتخۆژە ڕسۆسی کنێتێتەوە دەمەڕۆمێتخۆ وۆم پێت وێن دۆجه بەجەکەن ئەس گەلێکی غەمگینم سەرچێکی وە ئیرۆ یعنی دنیا پێشکەتی گەلە شێشێ بووە گەرەک جارێک تشکی نێولۆنەیە کەڕاندن و بڕاستی ئانەکە ینی گەلێک دنیای دنێژی دکار بێ ئەمفال دی ساعت شتێ هەانێ دووبارەت بێ من پێیان وا هەیە بۆ کاسوکاری ئەنفال کراوان کە ئێمە هەرگیز ئەوان ناتوانانی لایات بکەین و لایاتیان ناکەن هەرگیز لەگەڵ هەموو کاتێک لەگەڵ یانین و هەمیشە هاوخەم و هاوخەمی ئەوانین و لەگەڵ ئەوان نمێنینەوە یەکێک لەو مافانەی کەوا لە کوردستانراوە هێشتا پێ نەبەخشراوە ئەوی جینۆساید ناساندنی گەلی کووردا لە تەواوی جیهاندا کە ئەمەش بە مافێکی خۆمان دەزانین خودی شعورێمە گەلێکی چیگان ناخۆش بوو وەختی هاتی بسەر کوردادا ئەف ئەنفالات و ئەو ئومە ناوێ ڕاستی استەغلاندین نە ئاياتێکش ئاەتی قورئان استەغلاندین بین سەر کووردا ئەنفال لەم 30 ساڵی ڕابردووە لەوەتەی کە ئەم جینۆسایدە کراوە زۆر کاری بۆ کراوە بەڵام شتێک هەیە کە پێویستە ئیشی لەسەر بکرێ بە تایبەتی وڵاتە زلهێزەکان یعنی ئەو هەموو جینۆسایدە ئێستا ئەنفال 30 ساڵەمەوە پێشکراوە بەڵام ئێستاش ئەنفال هەر بەردەوامە. بەلێ بینێرن بەڕێز ئەوە سەرنجێنوان بەڕێزانە بوون دەستخۆشیە لواتکەین بۆ دەربڕینا هەست و نست و سۆزێن خۆ هەم بەرێ کارەسەتا دڵتەزین یا 30 ساڵەی هەم بەرگەلەی کورد هاتی ئەنجامدان ئەمستای بەڕێز ڕەنگەمە چ سەرنجێن وەسایەت ئەو نەبن سەر گوتێنوان بەڕێزانە بەڵام بەڕێزێکی بەحسیوی چەندی کرد کە ئەنفال دژی کافراتی دەکارینان کە بالفعل ئەوە ڕاستە منش ئەمیش هەر ئەو سەرنجە بدەم ینی ئەم وشەیە ئەبێ ڕاستکەینەوە
نابێ بڵین ئەنفال دژی کافران ئەبێ بکرێ نابێ بڵین شەڕی مسلمان ئەبێ شەڕێک بێ مسلمان لەگەڵ کافرا بیکە مسلمان شەڕی لەگەڵ کافر نییە کافر حڕە خوا فەرمووی فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر خدا فەرمووی شەڕ چۆن دروست دەبێ فەرمووی فإن انتهوا فلا عدوان إلا على الظالمين ئەم ظالمینە ئەشێ مسلمان بێ دلیلمان چییە خدا فەرمووی وإن طائفتان من المؤمنين اقتتلوا ئەوە دوو طائفەی مؤمن شەڕەکەن وانە فأصلحوا بينهما صلح بکەن لە نێوانیان ئەوە چاکە فإن بغت إحداهما على الأخرى خۆ ئەگەر صلحیان نەکرد و جانیبێکیان بەغی زڵمی کرد ستەمی کرد لەویتر فقاتلوا التي تبغي تۆ شەڕی مسلمان دەبێ بکەی ئەگە زاڵم بێ کەواتە کێشەکە لە نێوان عەدل و زوڵمدایە ئەم قسەیە دەبێت ڕاستکەینەوە نابێ بڵین شەڕی مسلمان و شەڕی ئیسلام دەبێت لەگەڵ کافر بێ کافر حڕە بۆ خۆی کافرە شەڕ لەسەر کوفر و ئیمان نییە شەڕ لەسەر زوڵم و ستەم و تەعەدا و دەست درێژی بڵێ دەستەکانت خوش مامۆستاگەر بگرنەوە بۆ تەوەرەکەمان مامۆستا زۆر جار کە باسی ئەنفال دەکرێتن باسی وشەی جینوسای دەکرێتن بابزانین مامۆستا جینوسای چییە و جوورەکانی جینوسای چییە زۆر گرنگە لە ساڵی 95 هەروان گوت ینی ئەم ڕژێمە ستەمکارانە دێن بۆ ئەوەی دەرباز بن شتێکەیە پێی دەڵێ ئەلئیفلات من العقاب نەتەوە یەکگرتوەکان یعنی دەربازبوون لە سزادان دەربازبوون لە سزاوەرگرتن چ دەکەن دەڵێن ئێمە جینۆسایدمان نەکردووە ئێمە تەطهیری عێرقیمان نەکردووە ئێمە پاکتاوکردنی نەژادیمان نەکردووە ئەی چتان کردووە ئەنفال پرۆسەیەکە و ئەنجاممانداوە و تەواو یعنی حتا ئەم ڕژێمی بەعسە ئەمەندە ورد بوو نازانم خۆی ورد بوو وردەکاری ئەکرد یان فێریان دەکرد نازانم یعنی ئەو کاتی کەوا دەستی بە پرۆسی ئەنفال کرد لە ساڵی 1970 گوندی دەڕوخان بە شۆڤڵ هەموو تێک دەدا کانیاوەکانی وشک دەکرد ئەو کات هات وەزارەتێکی هەبوو بە ناوی وەزارەتی ئیسکان و ئیعمار گوتی چی بکەین باشە قەرارێکیان دەرکرد ئەنجومەنی بەناو سەرکردایەتی شۆڕشی بەعس گوتی با وەزارەت بگۆڕین بۆ شەریکات ناوی بکەین بە شەریکات لە هەر محافظەیەک ناوێکی هەبێ بزانە لەو وردەکاریە لە منطقەی ئەو پێی دەگوت حکمی ذاتی یعنی لە منطقەی کوردستان گوندی نەڕوخان بڵێ ئەقمار سناعی دەیبینێ وڵاتان دەیبینن بڵێ چی باشە بۆ ئەمە گوتی ئەمە وەزارەتمان تەقسیم کردو بۆ کۆمپانیای شەریکەت ئاشور للإعمار و للمقاولات داومانە بە ئەوە مووسڵ شەریکەت حامورابی للمقاولات کەرکووک چ بە هەولێردا بوو شەریکەت الأنفال للمقاولات ئەوە چییە ئەو لە دێتە ڕوخاندن با بە نەڕوخاندنە ئەوە شەریکەی ئەنفال للمقاولات تابع بۆ وەزارەتی ئیسکان و ئیعمار دەکات لە کوردستان سێری ئەم فێڵە بە شێوازێکی مەدروست ئەم چەندەکەەوە طبعاً جا لە ئەنجامدا بۆ ئەوەی دەرباز بن لە وشەی جینۆساید کە لە ساڵی 1940 نەتەوە یەکگرتوەکان بە سزایەکی زۆر تون ئەو دەوڵەتانە سزا دەدا کە ئەم کارە دەکەن یعنی بینەرێک بڵێ خوێندەواریشی نەبێ بڵێ جینۆساید چیە جینۆساید دوو وشەیەکی لێکدراوە لە جینوساید جین یعنیەوەی کە بدەڵێن نەژاد ئەوی دیکەش ساید یعنی لە نێوبردن یعنی لە نێوبردنی ڕەگەزێک پەلاماردانی نەژادێک کورد بێ عەرەب بێ فارس بێ تورک بێ بۆ ئەوەی لە نێوی بەری بۆ ئەوەی قڕی بکەیت و نەیهێڵی ئەمە لە ڕاستیدا ینی ڕژێمی بەعەس چونکە ئومە عەرەبیە واحیدە ذات ڕیسالەتین خالیدە ئەبێ یەک ئومەی عەرەبی هەبێ لە ئەنجام دەیویست کورد نەمێنێ لە ڕاستیدا ئەم نەمانەت چ بکە باشە لەژێر ناوی جیاجیادا هات بۆ ئەوەی جینۆسایدی بکە جام جینۆسایدی بەپێی نەتەوە یەکگرتوەکان جۆری زۆرە یەکێکان جینۆسایدی فیزیکیە جینۆسایدی فیزیکی یعنی بە کۆمەڵ کوشتن بە کۆمەڵ کوشتن خوا قبولی نییە ناکرێت کەس کۆمەڵ کوش بکرێ ئەمە ڕێک پێچەوانەی دینە نەتخوێندێتەوە خدا فەرمووی قتل أصحاب الأخدود النار ذات الوقود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد يعني أواتو بكم الخلق خيتا أجرو بكم الخلق كوجي سزاداني بكم الخلق كي أم كارێکە لە ڕاستیدا تاوانێکی یەکجار گەورەیە سزاکەی ئەبینی بڵێ بەشخوا چۆن باسی کردو ئەمە خاڵی ئەمە سزادانە ئەمە جۆرێکیانەکە ڕژێمی بەعز بە کیمیاباران کردی بە ئەنفال کردی 1970 ئێمەی لە نێوبرد جۆرێکی تریان دەکرێت بڵێ کەلتوریە کەلتوری بەوەی کە لە ڕاستیدا ڕژێمەیەک لە دوایەکەکان کەلتوری جینۆسایدی کەلتوریمان دەکەن جینۆسایدی کەلتوری ئەوەیە کە لە ڕاستیدا دان بە مافەکانی تۆ نانێ تۆقن نەبێ کوردستانی عێراق خەباتێکی دایان ساڵەی کردو تا بە کوردی دەخوێنێ ئەمڕۆ یعنی تۆ ئێستاکە برادینیەکانمان لە ئێران مەسەلەن فارس تا ئێستا نایڵێ قوتابخانەیەک بە کوردی تۆ بخوێنی لە کاتێکدا ئەو دەزانێ ومن ئاياتی خەلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم
زمانەکان نیشانەی دەسەڵاتی خوددا بەڵێ بەس ئێران ناهێڵێک خەڵک بە کوردی لە مەکتەب بخوێنێ ئەمە جینۆسایدی کەلتوریە کە زمان بەشێکە لەوە ئەمە تورکایە نایەڵێت تۆ بە کوردی بخوێنی ئەمە سووریایە نایەڵێت تۆ بە کوردی بخوێنی بۆ نمونە دەڵێم یعنی ئەمە ڕێگرتن لەوەی بە زمانی خۆت بخوێنی ئەمە پێوترێت جینۆسایدی کەلتوری ئەزانی جینۆسایدی کەلتوری چەند ناخۆشە فقط بە مەکتەب بە عەربی خوێندوتە لە سەرەتایی من تووشم بووە لە ساڵی 1967 و 68 68 و 69 پۆلی 1 و 2 سەرەتایی بە عەربی خوێندم دوای ڕێکەوتنامە 11 ئازار هات لە ساڵی 70 خوێندنمان بوو بە کوردی یعنی من دەزانم چەند ناخۆشە کە تۆ ناهێڵی منداڵێک بەز ئەگە ئەو فارس و تورک و عەرەبە بزانن بیان خیتە قوتابخانەیەک لە سەرەتاییەوە بە کوردی پێیان بخوێنی بەس بۆ تاقیکردنەوە اینجا بۆیان دەرەکەوە منداڵیان چەند گوناهە کاتێکە لە زمانی دایکی دای دەبڕی من دایکم پێی گوت دار یعنی چی دار یعنی درەخت وایە کە چوومە مەکتەب قیرائی خەلدونی مەخوێن مامۆستای گوت دار چییە دار خانووە ئەخر بیرم دەکردەوە چۆن دار خانووە نازانم دایکم فێری کردم دوور یعنی دوور مامۆستا دەیگوت دوور جەمعی خانووە یعنی خانووەکان آخر دار دوور بە عەربی یعنی خانوو خانووەکان منی کوردیش دار یعنی دار و دوورش یعنی دوور ئەم معاناتە عەرەب و فارس و تورک نەیاندیوە ئێمە دیومانە کە جینۆسایتەیە جینۆسایتێکی ترەکە لە ڕاستینجاوە تەبەن ئاسەوارەکانمان تێک دەدان چۆن دەڵێ ئەو بەڵگانەی کە کوردبوون لەم ناوچەیە دەسەلمێنێت تێکی دەدان ناو ئێستا لە تورکیا کۆمپانیایەک تازە بە تازە دوای ئەم بارودۆخی ئەفرین کۆمپانیایەکی تورکی بڕیاری داوە بە کرێکارەکانی ئەڵێ نابێت لە نێوان خۆن تا کرێکاری نەکبەت کرێکاری فەقیر کرێکاری هەژار لەگەڵێکا بە کوردی قساکەن ئەڵێ نابێت لە نێوان خۆتانە بە کوردی قسە بکەن قەدەغەیە لە دەرتانەکەم بە کوردی قسە بکەن ئەمە چ تاوانێکە ئاخر ئەوروپا دەڵێ وەرن 16 کەس کۆبنەوە لە مەکتەبێکە بە زمانی دایک بخوێنن ئەو جاق تەغییری قەومیە سەدام حوسێن قەراری 199 هەبوو 200 هەبوو ئەنجومەنی بەناو سەرکردایەتی شۆڕش ئەڵێ قەومیەتی خۆت بگۆرە ڕست ناوی قەبیلەکەت بگۆرە هەموو ئەمانە بەمستا دهینە خزمەتە جانابێتە بەڵام دەمێ ناوبڕێکاتی نەچاری ناوبڕێ وەربگرین و بینەف خزمەتاوەین بەڕێز بینەرن بەڕێز بفەرمونون پشتی ناوبڕێکی و دێت خزمەتاوەین هێشادابین بینەر و بیسەرین خوشتەوی دووبارە سەڵاف وەبن گەلوەداینە بوو پتر گەنگەشەکردن ئەلدور بابەتێمە بۆ vê خەڵکی دەستنیشان کردی دوور ئەنفال لە نێوان دوێنێ و ئەمڕوودا مامۆستا هەکە سیر بکەین یعنی ئەم جینوسایتانە یان ئەم لێشاوانەی لەگەلگەلی کورد کراوە ئەم دژمنداریە زۆربەر جار ئەبینین باگراوندێکی دینی لە پشتەوە هەیە بۆیە بزانین لەبەر چه هۆکارێک ئەم باگراوەندە ئەخەنە پشت ئەم تاوانانە لە گەلگەلی کورد ئەنجام ئەدەن ڕاستە کات نەما بوو بەس ئیشارەتی بۆ بکەم کە لە بەڵێ پێشی ناوبڕەکە جینۆساید باسی کەلتوریمان کرد باسی فیزیکی و جەسەدیمان کرد ئەکرێ بایۆلۆژی بەجاریوە هەبێ وەکو چۆن فرعونەی کرد کاتی خۆی یەستەحین چۆن ئەڵێ یوذەبیح ئەبناءهم وەیەستەحی نیساءهم سەدامیش هەر ئاوە ژنەکان بەلایەک و پیاوەکان بەلایەک و بۆ ئەوەی کە ئیتر جارێکی تر ئەم کوردە لەناو بە شێوازێک دەکرێت جینۆساید ئابووری بێ خوا فەرمێ وەیهولیک الحەرث وەنەسل ئەو هەموو ئەرزەیکەوە بە جۆرێک لە جۆرەکان هەمووی وا لێ کرد کشت و کاڵی تێدا نەکرێ کانیاوەکانی تەقاندەوە هەندێک شوێنی کۆنکریت دەکرد لەو کانیاوانە مانە هەمووی ئەو هۆکارانن پێمان دەڵێ ئەمانە تاوانی یەکجار گەورن تاوانێک کە دش بە دروستکراوەکانی خوددایە دش بە سروشتە سزای ئەم جۆرە کەسانە هەر ئەوەیە کە خوددا لە دنیا سەرشۆڕیان کا و ڕسوایان کا و لە قیامەتیشدا بە چۆن دەڵێ بە تونترین سزای خۆیان وەردەگرێت پێمەوە سەر ئەو قسەیە ئێمەی کورد دەبێ بزانین ئێستا لە جوگرافیایەکدا دەژین ئەم جوگرافیایە وەکو دەڵێ تاریخێکی دروست کردووە لەم جوگرافیایە تاریخێک دروست بووە ئەم مێژوویەکە ئێستاکە هەزاران ساڵە و سەدان ساڵە ئەم مێژووە دەخوێنینەوە ئەم مێژووە لەم جوگرافیایە بەرهەمی سیاسەتێکە بەرهەمی سیاسەتی ئەم دەوڵەتانەی و دەوڵەتە زلهێز و ئەقلیمیەکانە ئەم شتێ گەشتوتە ئەمڕۆ کەواتە ئەگەر ئەو مێژووە بەرهەمی ئەو جوگرافیایە بێ و ئەو جوگرافیایە بەرهەمی ئەو سیاسەتە بێ و ئەو سیاسەتە بەرهەمی کەلتور و سەقافەتێکە بەڵێ کام سەقافەت و کام کەلتور بەڵێ کەلتوری بە ئیبلیسکردنی کورد کەلتوری بەدێوکردنی کورد کەلتوری پیشاندانی کورد وەکو وەحشێک و وەکو شتێک پاڵدەرێک ئەوە ئەکەن ئەمە بەستە ئەلێرە زۆر گرنگە ئەم شتە
عەرەب بخوێنەرەوە فارس بخوێنەوە تورک بخوێنەوە ئەم بەزمیان بە یەک نەکردووە دیراسەیەکی زۆری ئەوێ دیراسەیەکی زۆری ئەوێ یعنی ئەم چۆن ئەڵێ بەدێوکردنی یەکتر و ترساندنی یەکتر لە یەکترا لە هەموو کتێبەکان دەخوێنیتەوە تۆ چەند تەفسیر دەخوێن ئەو ڕۆژە بۆ مامۆستایانی لە خولی یەکێتی زان ئەفۆن خولی وەزارەتی ئەوقافیش بۆ زانایانم باس کرد گوتم بڕوانن 13 تەفسیرە هێنین هەمویان تەماشا دەکەین نمونەیەکت بۆ دێمەوە قورئان هیچ غەدری لە ئێمە نەکردووە جوان و ڕێک و پێک تێکستی جوانی بە ئێمە پیشانداوە تەفسیرەکەی يعني تفسيرك تفسيري خراپی تێدایە و باشی تێدایە بۆ نمونە ئەڵێ فأرادوا به كيدا فجعلناهم الأخسرين یا فجعلناهم الأسفلين 13 تفسير دەخوێنی دەڵێ ئەو پیاوەی کە گوتی ئیبراهیم بخەنە ناو ئاگر ئەو پیاوە کورد بووە بەڵێ باشە دەبڵێ ئیبراهیم کورد بووە دەبڵێ منطقەکە کوردستان بۆ کوردێکی خراپیش هەیە نانە بەس هەر ئەو کورد بوو ئایا خوداوا دەڵێ خدا دەڵێ یەک کەس ئەوی خستە ئاگرەوە خدا دەفەرمێ قالوا حرقوه وتیان باسی کۆ دەکە وانە اینجا خوا دەفەرمێ فأرادوا به يعني باسی جەمع دەکە باسی تاک ناکە ما بەستم چی بوو ئەم تەفسیرە بۆ نەیانگوت عەرەبێ بوو بۆ ناڵێن تورکێک بوو بۆ ناڵێن فارسی خۆ ئێمە فارس زۆر دراوسێ بووینە هەر تێکەڵ بووینە ئێدە بڵێن فارسێک بوو وای کرد ناڵێن ئەلێرە ئەبێ بیرکەیتەوە یعنی کتێب هەیە لەسەر ئەم بابەتە ئەم هەموو تەفسیرانە دەخوێنیتەوە هەر کورد ناشرین کراوە ئەمجا من دەڵێم بۆ ئەمەیە دەبێ بزانین ئەبێ بزانین قسەیەک هەیە تۆ بڕیارت داوە لەبەر خاتری چوزانم لەبەر خاتری ئاژەڵ و گیان لەبەرەکان گۆشت ناخۆی ئەڵێ من نەباتیم دڵم نایە مانگایەک سەر بڕن دڵم نایە مەڕێک سەر بڕنوانیە بەڵێ بەس ئەگەر ڕۆشتی بە تەنیشتی گایەکەیە و نەزانی گایەکە دەزانێت تۆ گۆشت ناخۆی لەبەر خاتری ئەو لێت دەدا ها مانای چییە ئێمەش خۆمان باشین وەکو کورد خۆمان دەزانین بێزیانین بەس وا دەزانین خەڵکیش وامان دەناسێ نانانە خەڵک ئێمەی زۆر بەخراپ نواندووە خەڵک وێنەی ئێمە زۆر بەخراپ کرد ئەوە گرنگە کە فاکتەرەکەی بزانین هۆکار چی لێرە ئەمە بخوێنینەوە ئەبێ ئەمە بخوێنەوە لە ڕاستیدا دڵخۆش نەبین بەم جۆرە دیبلۆماسیەتی ئەم دەوڵەتانە لەگەڵمانە دەیکەن لە ڕاستیدا دەبێ بزانین بۆ چونکە گوتم جوغرافیا هەیە مێژوو هەیە سیاست هەیە پێشی هەمووی کەلتور هەیە بەڵێ ئێمەیان لە ئەبێ ئەو کتێبانە هەمووی ڕاست نەکرێتەوە کورد نەکرێتەوە بە مرۆڤ لە مێشکی ئەوانەیە قەت ڕاست نابێتەوە لە مێشکی ئەوانە بۆ چونکە زۆر لەم بابەتان هەیە بۆ نمونە تۆ سەماشەکە کتێبی ئەلبیدایە وەنیهایە من لە تەفسیرەکان گوتم تەفسیرەکان دەڵێ کورد ئاوهایە کورد بەو شێوازەیە کورد وایە وایمانەوەی زۆرێک لە تەفسیرەکان هێناویانەوە هەڵەیان کردووە باشە کتابی بیدایە وەنیهایە جارێکی تر بچۆرە بۆ کتابی تاریخی تەبەری خۆ ئەوانش هەروایان گوتۆ دەڵێن ئەوەی وتی ئیبراهیم خەنە ئاگرەوە کورد بوو باشە ئێوە بۆ نەقڵتان کرد ئێوە بۆچی گوتان وایە دە ئێوە وەنیە بڕۆ بۆ مەسەلەن نوزهة المەجالیس بڕۆ بۆ مروج الذهبی مەسعودی بڕۆ بۆ جەواهر الکەلام بڕۆ بۆ بحار الأنوار ئەڵێ کورد بەشەر نییە ئەڵێ ئەسلی جنۆکێ ئەڵێ ئەو جنۆکانی سولەیمان لە هندستانەوە هێناوێتی دوای ئەم جنۆکانە لەگەڵ بەشەرا تەزاوت جیان کردو ئەو کوردەی لێپەیا بووە اینجا وتوان ئەکریدوهم إلى الجبال ئەمە معنای ئەم قسە بێمانە تۆ چەند بێمانایە لای تۆ بەس لە مێشکی دوژمنەکانمانە بە حەقیقەت وەریان گرتووە ئەزانیت هەندێک کەس دەم کاتی کە ئێستا ملیۆنێک و 800,000 کەسمان وەرگرتووە وەکو ئاوارە لە کوردستانە دەژین دەڵێن ئێستا زانیمان کورد بەڕاستی ئینسانیەتی هەیە و حەزارەتی هەیە و کورد مرۆڤە و ینی چەند ساڵە هێشتا بەشەر هەیە مێشکی وایە تۆ نەزانی ها ئەوەی خۆمان دەناسین من زۆرم پێ لەو بابەتە زۆر خەفەتی گەورەم هەیە لەو بابەتە دەبەرەوە زۆر گرنگە سیاسەت مەدارەکانمان ڕۆشنبیرەکانمان بزانن ئێمە چۆن وێنە کراوین لەو بەر نمونەی تر پێ بڵێ 2013 پیاوێک ئێستا لە بەغدانی ناوی عزت شابەندەر لە 2013 لیان پرسی گوتیان ڕاستە فتوا هەیە لە لای شیعەکان بڵێ کورد ئەسلی جنۆکەیە و بڵێن کوردیش ئاوهایە و وتی نەک فتوایەک چەندین فتوا هەیە بەڵێ باشە بڕۆ بۆ لای شێخ جەلالەدین ساغیر خۆ ئەویش ماوەوا لە بەغدا و مزگەوتی هەیە ئەندامی پەرلەمانیش بوو کردم بە بەرنامەیەک لە 45 دقە لە زاکرۆس کاتی خۆی لە 2013 گوتی ئەو ئیمامە مەهدیەی کە دیانجا کوردی چاوەڕێی ئیمامی مەهدیەکە بێت ڕزگاریکەوە نییە بەڵێ دەی ئەو گوتی ئەو ئیمامی مەهدیە دیە یەکەم کاری ئەوێ دژی کوردەوەستێتەوە چونکە ئەم کوردە دژی بەغدا ئەوەستنەوە بەغدا داگیرەکەن لەبەرەوە ئیمامی مەهدی کاتێ دێ یەکەم ئیشی ئەوەیە لە کورد بدە باشە ئەمە ئەخۆ بزانە شت لەکوێیە لە مزگەوتە ئەم قسەیە کرا بڕۆ لە یوتیوب بیدۆزەرەوە یە قسەی 2012 و 13 باشە وەرە جارێکی تر ئەنجا وەرە بۆ لای سونە ئەمەشی ئەمان تەواو کرد وەرە بۆ لای سونە خۆ شێخ عەبدولمەلیک سەعدیە ناسی بەڵێ دەی ئەوە خۆ مفتی سونەکانە وانە لە 2008 کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک گوتی بڕیارەکەشی بڕیارێکی پابندکار نەبوو ملزم نەبوو
گوتیان ئەچینەوە سەر هەرێمی کوردستان باش نییە وڵاش فتوایەکی دەرکردوتی لا يجوز شرعا ضم أجزاء إلى أجزاء أخرى آخر بۆ لا يجوز يعني چییە باشە سەدام حوسێن بەبێ پەرلەمان نەجەفی جیا کردەوە لە کەربەلا کردی بە محافظە کەس نەیگوتەوە بۆ شەرعەن جائز نییە توسخورماتوی دا بە سەلاحەدین و محافظەیەکی دروست کرد سامەڕا و تکریتی لە بەغدا جیا کردەوە کردی بە محافظەی سەلاحەدین توسخورماتوشی خستە سەری کەس قسەی نەکرد نخێبی کردەوە لە کەربەلا و دای بە ئەنبار کەس قسەی نەکرد ئەمانە هەموو بوونیشیان هەبوو خێرە باسی کەرکووک ئەگەر مەبەستم بۆ ئەم باساکە نەشارە ئەو خاڵە شێخ سومای دەعی پار لە 2017 ئەڵای کوردستان لە کەرکووک هەڵ نەکرا فتوایەکی دەرکرد شێخی سومای دەعی وا لە بەغدایە ئەمە 2017 لە نیسان یعنی ساڵێک وەکو ئەمڕۆ وڵا فتوای دەرکرد هەڵکردنی ئاڵای کوردستان فتنەیە لە کەرکووک بۆ ناوچەی متەنازع عەلەیهیە اینجا ئەمە مەبەستم جارێکی تر بڕۆژ ئەزهەر خۆ ئەزهەر لەو عێراقا فەرعی نییە و پەیمانگای نییە لەو هەولێرە و لەو کوردستانە ئەوقاف لقی بۆ کردوتەوە اینجا ئەزهەر فتوای دەرکە ئەڵێ عێراق وحدەیەکە و یەک وحدەی ئەڕازی عێراقی دەبێ بپارێزری دێ باشە من ژوتم دا ئازای بڕۆ لە بەغدا فەرع بکەرەوە بۆ لە کوردستان یعنی هەموو ئەمە جنوبی سوودان جیابۆتەوە لە سوودان ئەبێ بە دەوڵەت حتا دەوڵەتەکە کاملەن مەسیحیشە مسلمانیش نییە یەک دەوڵەتی عەرەبی قسە ناکە ئەی بەس کورد ڕێفراندۆمەکە حەچی مسلمان و ئیسلامی و ئەم سەری ئەو سەر پاکستان تاوەکو ئەو پەڕی دنیا مسلمان و نامسلمان وەکو گوتت دژی دەوەست باشە مامۆستا ئەوە زانیمان پێشی بچین بۆ ڤۆکس بۆبەکان ئەو پرسیارە ئارسەی جەناب دەکەم هەکرد دوای ئەوە وەڵام بدەوە زۆر باشە مامۆستا زانیمان کە عەرەبەکان یان وڵاتە ئیسلامیەکان بە باگراوندێکی دینی و کەلتوری دژاتی کورد ئەکەن ئەوە شتێکی وازەحە بەڵام ئەم وڵاتە غەربیانە کە بانگەشەی ئازادی و مافی مرۆڤ و ئەو شتە گەورانە باز دەکەن لە هەمان کە دەجاتی کورد دەکەن و لەگەل کورد ناڕاوەستن ئەوە فاکتەر و هوکاری چیە گەر پاش ئەم ڕاوسەرنجانە وەڵام ببستین بینەرین بەڕێز فەرمونون دا پێکەوە بینەرێوان سەرنج و بچوونێن وان بەڕێزانەژی بین دەربارەی vê pirsiyara me arastewan kirî dawa çi ye li welata zilhêzekan derbareyî gelê Kurd ke çi bikin. لەوەتی کورد هەیە هەر لە بەرخۆردان و لە شەهیدان و لە خەبات و لە تێکۆشانە بووە داواکارم لە هەموو جیهان داواکارم لەو کار بەدەستە دەسەڵاتدارە گەورانە زلهێزانەی وڵاتان کە دوانە و دەسەڵاتیان هەیە ئێتر بەسە کۆمەڵکوژی وەفا بۆ ئینسان کاینێکی زۆر گەورە و پیرۆزە بەڕاستی ئەبێ ڕێزە ئینسان و لەکە ئەو کاینە گەورەی بگیرێ قۆنین ئەوەن دەستورەکە هەبێت لۆزمە دوو تشت گەلبن یەک هێز قووەت دوجه بەجهبت بگۆ بەبیە عەسڵ مەساڵح و غۆیۆت و وأرمونج الدول كان لموجة بتايبتي ولاتاني أوروبا وولاتاني روجاوا وأمريكا بتايبتي هول بدن مسألة أنفال ومسألة يادي أنفال بكري بابتي شيء جرين بوي لسر أستين دولتي جاب جينوسايد بناسير أوي كومالجانيا ودولتي كلسر كردنا تدنك ملتك شيء وكو كردي مظلوم بيوستا كومالجانيا ودولتي يعني زياتر بهانا كردو به يوام ويك وڵاتە زلێزەکانی دنیا چاویان کوێر نەبێت لە حاسی ئەو جینۆسایدانەی کە بەسەر گەلی کورد کراوە کورد ئەو مافانەی خۆی وەرگێتەوە کە لە ئەنفال و لە زۆربەی ئەو کارە چادانی کە بەسەریشی هاتووە بتوانێت مافەکانی خۆی وەرگێت ئینشاءالله منظمات الإنساني UN ومتحدة تشتد وهانك ما في حد كده ينجبان تشترك وجارك دوباره نبن خود الدولات القوية أوروبا وروسيا أمريكا ما في هي دعمش كردارة بكن جبر أو هفالي دوانة سراست غير كردانيين في منطقة الشرق الأوسط هم مشكلة. بله بینرین برس سپاس بو وان برزانه که دربرین کری درباره ویچنده که آوان ولاتن زلهیس وی چپکن هم برگلی کرد ما مستوکم پیشی و وکس بوم آماده داوی چنده که اف ولاتن پیشکفتی زلهیزن جهانی که باسی مافی مروف دکن باسی آزادی دکن باسی زور دروشمی گوره دکن بەڵام لە هەمان کەدا بینیمان کاتی کورد باسی دەوڵەت بوون کرد هەموو پێکەوە بوون بە دوژمن و بوون بە ڕێگر بەرامبەر ئەم خاستەی کورد ڕاست ئەوش هەر خاڵێکی ترە ئەوش خاڵێکی ترە ئەم برا دینیەکانمان بەم شێوازە تەماشامان دەکەن و هێشتا نەچوونەتە قۆناغێک برا دینیەکانمان بە مرۆڤمان نازانن هەندێکیان بەڵێ بێنەوە سەر زلهێزەکانش لە بەرژەوەندیان هەیە ئەو بەرژەوەندیە حەیفە ئەگاتە ئەو ئاستەی کەوا مرۆڤ تیایدا کەم بایەخترە بێ لە بەرژەوەندەکانی ئەوان
یعنی هەر لەم بارودۆخی ئێستا و ئەم کاتانە ینی ئەو خۆ ئێستا قنسولی بەریتانیا لێرێ لە هەولێر مارتنوار وا بزانم 26 دەی 2017 بوو من و دە کەسێکی ئاوابان کرد بۆ قنسڵخانەی بەریتانی لە هەولێر هەروە بۆ ڕاپرسی و دەربارەی بارودۆخ و ئەوانە مداخلەکەم نۆشایەدم هەیە چیم گوت گوتم باپیرانم کە من خەڵکی کەرکووکم وتم باپیرانم کە نەوتەکە دۆزراوەتەوە لە 1927 و ئێوە لەوێ بوون لەو کاتەوە قسەیەک لە باپیران و باوکم بیستووە دەڵێن نەوت لە لای بەریتانیەکان لە خوێنی ئێمە بە قیمەتتر هیوادارم ئەمە ڕاستکەنەوە یعنی ئێوەی بەریتانیا ئێمەتان خستە پاڵی ئەم عێراق و عێراق نەبوو عێراق ناوی نەبوو ئێوە هاتن ئەم سێ ویلایەتاندا دەمیەک و ئەمەتان دروست کردکەوەتە ئەمە کارێکە ئێوە کردوتانە دەبێت ئێوە لە جینۆسایدمان پارێزن هەتا ئەوە ئەو لەو برادرانە بپرسەکە لەگەڵ بوون لەوێ وتم ئێستاش لیبیا دەبێ ئیتالیا چارەسەری کێشەکەی کات چونکە ئەو داگیری کرد فەڕەنسا و سووریا و لوبناان و جەزائیر و تونس و مەغریب کێشەیان هەبێ فەڕەنسا بۆی دروست کردن چونکە ئەو داگیری کرد ئەم عێراقەش ئێوە بوو هەتا 1932 بە فەرمی دەبێ ئێوە چارەسەریکەم دەبێ ئێوە بەم دەسەڵاتی ئێستای عێراق بڵێ جارێکی تر ئەنفال مەکە مەگەر ئەوەی لە تووسخورمات و ڕوویدا ئەنفال نەبوو مەگەر ئەوەی لە تووسخورمات و ڕوویدا ئەوە جۆرێکی تر لە جینۆساید نەبوو بۆیە ئێمە دەڵین ئەنفال لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا یعنی ئەم زل هێزانە لە بەردەمی چۆن دەڵێ تاقیکردنەوەیەکی گەورن بۆ گشت دروشمەکانی خۆیان مافی مرۆڤ مافی بڕیاردانی چارەنووس ئازادی یەکسانی عەدالەت کاکە تۆ ڕۆژ لە دوای ڕۆژ دەوڵەت پەیدا دەبێ خێرە بەس کوردستان نابێ بێ بە دەوڵەت بەرژەوەندیمان نییە یا بەرژەوەندەکەمان کاتی نەهاتوە بەستا ئەو کاتی بەرژەوەندی تۆ دێ خۆ مرۆڤ دەکوژرێ ئینسان دەکوژرێ ماڵ دەسووتێنڕێ خەڵک ئاوارە دەکرێ ئەمە بەڕاستی پێویستیمان بەوە هەیە ئەم بۆنانە نەکەین بە یادێک بۆ پرسە جێڕان کاتی ئەوەمان نەماوە تەعزیە و پرسەدانین کاتی ئەومان هەیە جۆرێک لە پێداچوونەوە بە خۆماندا بکەین جۆرێک لە هاوارێکی گەورە بین بەجۆی ئەم زل هێزانی دنیادا بۆ ئەوەی لەو خەوی غەفڵەتە بەخەبەر ئەگەر باسی خەتاکانی خۆمان بکەین مامۆستا ئێمە چەند خەتابارین لەم بابەتەدا ئێمە وەگەلی کورد ڕاستە کەواتە ئێمە بینە سەر ئەوەی ئێمە ئەتوانین لە چی بکەین ئەنفال پرۆسەیەکە لە وەکو بڵێ جینۆسایدە لە ژێر ناوی ئەنفالە ئێمە تازەوە ناوەکەمان هێناوە ئەمە بەڕاستی پرۆسەیەکە نەکەوتۆتە دوامانەوە هەر لە پێشمانەوەی هەر لە پێشمانەوە یعنی بەردەوام خۆی دووبارە ئەکاتەوە بە ناوی جیاواز و بە شێوازی جیاواز وەکو گوتم ڕۆژێ بە کەلتوری دێ ڕۆژێ بە ئابووری دێ ڕۆژێکی دیکە بە چۆن دەڵێ بایۆلۆژی بێ ڕەنگە ڕۆژێکی دی بە فیزیکی بێ و بە کوشتن بێ کەواتە دەبێت زۆر ئاگاداری بین سێ خاڵی زۆر سەرەکی هەیە ئاگاداری بین لە یادی ئەنفال و یادکردنەوەی ئەنفالدا دەبێت پەیامێکمان هەبێ پەیامێکمان هەبێ وەکو ئێستا وتم بۆ زل هێزەکان بڵێن هەر ڕۆژێک ئەنفالەکرین و هەر ڕۆژێک ئێمە کێشەمان بەسەر دێ لە ڕۆژی دروستکردنی ئەم عێراقەوە تا ئەمڕۆ بەلایکەمەوە لە ئەستۆی بەریتانیا لە ئەستۆی سایکس پیکۆی ڕێکەوتن نامەی سایکس پیکۆ دابشکردنی کوردستان بەسەر ئەم چوار حاڵەتەدا ئاخر تۆ ئەگەر هەموو کوردستان کۆکەیتەوە نایبەتە 40 ملیۆنێک و خاچی خۆیەتی خەڵک بۆ لە نێو وڵاتی خۆیدا کەس ئەنفالی ناکە دەوڵەتی تر چونکە دەوڵەتی سەربەخۆی هەیە ئێمە لە تورکیا بوویتە بە کەمینە لە چاو لە ئێران لە سووریا لە عێراق ناوتیان ناوە کەمینە و ئەقەلیات وانە کاتێککە بەریتانیا لە 32 استقلالی داوە بە عێراق و ڕۆیشتووە پەیماننامەیەکی شانزە خاڵی لەگەڵا نووسی و ئاگات لەم ئەقەلیاتە بێ چاک لە ئاگای لێبوون ئەمە کەی ئاگا لێبوونە ئەمە هەموو ڕۆژێک تۆ لە بەرامبەری ئەم حاڵەتی بۆیە خاڵی یەکەم زۆر گرنگە ئاگادار بین ئەوە تا تو حاڵەتی سووریا ئەبینی حاڵەتی بەکارهێنانی کیمیاوی لە سووریا دەبینی رووسیا ڤیتۆ بەکاردێنێ بۆ ئەو ئەمریکا بەکاری دێنێ بۆ ئەو ئێمە پێویستە ئەوە بڵێن کە هەتا سەر ئەمە ناڕوە بەم شێوازی کەوا گەلێک چۆن دەڵێ 100 ساڵیش تێپەڕ بێتەوە بەدەم داواکاریەکانەوە نەی دەبەرەوە ئەم دۆستایەتی کورد هەیەتی لەگەڵ ئەم زل هێزانەشە ئەبێ بڵین وەکو خۆتان دەڵێن لە سیاسەتدا دۆستایەتی هەتا هەتایی نییە و دوژبنایەتی هەتاهەتی ئێمەش بەرژەوەندیمان نەبوو دەبێ بگۆڕی نابێ ئێمە ئەو حاڵەتە بین کە دەڵێن وەڵاڵێن کورد ئەڵێن ئەم دەوڵەتە زل هێزانە باش بن بۆ کورد و خراپ بن بۆ کورد کورد هەر خۆشی دەوێن کاکە خۆ ئێمە زەواجی کاسۆلیکیمان نەکردە ناوەڵڵا خۆشمان ناوێن نەوەڵڵا لە دوای ئەو ڕووداوانی کەرکووک و دۆستخۆرمات و ئێستا ڕاپرسیە بکە بە ئازادانە لە نێو گەلی کوردستاندا نەوەڵڵا کەس بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکای خۆش ناوێ چونکە بەڕاستی بەدەم داواکاریەکانمان نەهاتن خاڵی دۆم زۆر گرنگە بە ئێران و بە تورکیا و بە عێراق و بە سووریا بەم وڵاتە ئەقلیمیانە بڵێ کاکە گیان ئێوە بە درێژایی ئەو مێژووی کە هەتان بووە
هەتا دوژمنایەتی کوردکەن خۆشتان ئیسراحەت ناکەن خۆشتان ژیانێکی خۆش نابنەسەر اینجا لە نێو خۆی خۆمانە چی بڵێن باشە خۆمان بۆ خۆمان ئەبێ پەیامێکمان بۆ خۆمان هەبێ بڵێن کوردینە هەر حیزبێک بی هەر دینێک بی هەر نەژادێک بی هەر عشیرەتێک بی تۆ پارێزراو نی لە بەردەمی جینۆسایدی داگیرکاراندا هەمومان بە یەک ئینتیما سێرمان دەکەن کە پێی دەوترێ ئینتیمای کوردی هەمومان بەو چاوە هەتا خەڵکە بۆ لە سەردەمی ڕژێمدا فورسان بووە نازانم فەوجی هەبووە لە لای ڕژێم ئیشی کردووە کەچی ماڵ و مناڵەکەی ئەنفال کراوە بڵێ ئەمانەی وایە توانین بڵێن ناکۆکی کورد ئەویش فاکتەرێکی فاکتەرێکی زۆر سەرەکیە دەبێت زۆر ئاگاداری بین کە ئێمە بزانین ئێمە لە نەزەری دوژمن چین ئەوە بزانین ئێمە لە نەزەری دوژمنە کوردی بەو چاوە تەماشات دەکە ئیدی حەقی نییە هەر ئایدیایەکت هەر حیزبێکت هەر شتێکی ترە ئەتۆ سەیری پرۆسی ئەنفال کە 30 ساڵ لەمەوبەر یەک بە یەک ڕایگرتن وەرە تۆ لە کام حیزبی یەک بە یەک ڕایگرتن تۆ لە کام دینی نە ئەمە خاڵی زۆر سەرەکیە خاڵێکی تر کە پێویستە ئاماژەی پێبین دەبێت لەوەش ناومێت نەبین بڵین وڵی خەتای دینەکەمانە نابێ وا بڵین بڵێ وڵا ئەگەر ئێمە مسلمان نەبووینە هەندێک وا دەڵێ قسەی غەڵەتە ئەگەم ئێمە مەسیحی بووینایە دەوڵەتێکیان بۆمان دروست دەکرد باواز لە دینەکەمان بێ لە واقع دەوانیە نه بۆچی چونکە بەرژەوەندیەکان پێت دەڵێ ئێمە گرنگە لەگەڵ ئەم زلهێزانە لەسەرەوە ئیشکەین کە دەوڵەتی کوردستان کە دروست بێ چەند لە بەرژەوەندی ئێوەیە بۆیان بخێنە بەرچاو بە بەردەوامی ئیش لەسەر ئەمە بکەین چونکە ئەوان بەرژەوەندی دەبینن دەوڵەتە زلهێزەکان سێری دین ناکەن نمونەت پێ بڵێم دەوڵەتە زلهێزەکان دەوڵەتێکیان دروست کرد بۆ بۆسنە خۆ بۆسنە دەوڵەتە مسلمانە و عەلی عیزەت بێگوڤیژە و مفەکری ئیسلامیە بەرژەوەندی هەبوو دروستیان کرد دەوڵەتە زلهێزەکان دەوڵەتێکی مسلمانی چاکیان دروست کرد بۆ کۆسۆڤا وایە بەرژەوەندی هەیە نمونەیەتر پێ بڵێم نمونەیەتر پێ بڵێم ئێستا ئەمریکا لەگەڵ حیزبوڵڵای لوبنانی بینی نییە و ئەڵێ منەظەمەیەکی ئێرهابیە شیعەن وایە بەڵام لەگەڵ بەڵام هەموو کەسەزانێ حەیدەر عەبادی کە شیعەیە و حیزبی داعوەیە ئەمریکا پشتی دەگرێ ئەکەوتە بۆ جیاوازیەکە لە نێوان دوو شیعەیە بۆ یەکێکی بە تیرۆریست دائنێ بۆ یەکێکی تریشی بە بربژێری خۆی دادەنێ بۆ هەڵبژاردنەکان و پشتی دەگرێت ئەوە بەرژەوەندیە کەواتە خەڵکی کوردستان خەڵکی خۆمان دەبێ بزانانی خەتای دینەکەمان نییە دینەکەمان عیبی نییە ئەبێ بەرژەوەندەکانمان بەو شێوازانە خوێنینەوە کاتت ماوە کاتەوە مامۆستا زۆر هاوکارانم داوام لێ دەکەن کە کاتەکە تەواو مامۆستا زۆر سوپاسیاتت بکەین بۆ بەرسەردانەوان هەموو پرسیارانە و دەستێن تەتخۆش بینەرن بەڕێز سوپاس بوێن ڕێزدارجی کە دیگەلمە بوون تا دومایە خەڵکی هیڤیەمە ئەوە بەشیاویتن خزمەتەکەەوە بکەین و زۆر سپاس بووان بەڕێزێن کە ڕاوسەرنجێن خۆ ئاراستەی مەکرین و هەروەسا سپاس بۆ هەفکارن بەڕێژی ئەڤێن ژۆرا کۆنتڕۆلی و ئەڤێن پشت کامیرای زۆر سپاس ببینم خێر و شادی تا خەڵەکەکەدی خدای مەزن مەهەمیە بپارێسیت